ئەو لەبەر چاوانم دەسووتا و من هیچ کارێکم لێ نەدەهات. خدای گەورە ڕۆحی و بکاتە هاودەمی مەریەمی مقەدەس. ئەو ژنێکی دلێر بوو. من زۆرتر لەبەر ئێوە نیگەرانم. لە ئاکامدا ئەو لە بیر و بڕوای ئێوە تێدەگات. من خەونگەلی ئاڵۆز دەبینم. نازانم خودای گەورە چی مقەدەر کردووە. ئای من دەترسم. ئەم هەموو ترسەی ناوی. نیگەران مەبە. هەر شتێک کە ڕوو بدات ئێمە لە پەنای یەکدا دەبین. دوێنێ شەو لە خەودا دین کە دەقیانوس ئێوەی کوشتووە، بەڵام ئێوە زیندوون. ئەو لە پەستە هاواری دەکرد و لە نێوان ئێمەدا ڕاوەستا بوو. ئێمە نەمان دەتوانی بە یەکتر بگەین. لە نێوانماندا مەودا یەکجار زۆر بوو. من لاو بووم، ئێوە پیر ببوون. دیتم کە ئێوە بابی منن. سەرسام مابووم کە کامتان بابی منن. ئەو لەوەی کە ئێوەی کوشت بوو کەیف خۆش بوو. من دەترسم. ئارام بە هێلێنێ عەزیز، ئارام بە. لە بەرخەونێ خۆ ئەو هەموو خونە ڕەحەتکردنی ناوێ. خوددا بەندەکانی خۆی بە تەنیا ناهێڵێتەوە. من جگە لە ئێوە کەسێکم نییە. ئێوە تەنیا مێردی من نین. معلمی من، ڕێنمای من، ڕزگاری دەرم، هەموو کەسی من ئێوەن. من ڕووناکاییم لەگەڵ ئێوە دی. هیوام لەگەڵ ئێوە دۆزیەوە. ئیمانم لە ئێوە فێر بوو. تۆ خۆ چیاوی زانینی ئەم شتانە بووی؟ من خۆ کارێکم نەکردووە. من شانازیت پێوە دەکەم. دوێنێ شەو لە خەودا دیتم کە ئەم تابلۆیە هی دایکمە. لە حاڵێکدا کە من دایکم دیوە. دیتم کە من مردوم. ئێوە مابوونەوە کە بڕوا بە مەیتی من بکەن کە لە قەبردایە، یا زیندوی من کە لەسەر ئەم تابلۆیەیە. من لەم تابلۆیش دەترسم. خۆت ناڕەحەت مەکە. تابلۆیە خۆ ئەم هەموو ناڕەحەتیەی ناویگەنە. ئەوە لێرە لابن. نە، من تابلۆی خێزانم زۆر خۆش دەوێ. و ئیزن نادەم کە کەسێ ئەوە لێرە لابات. ئێمە کەمین. کەوایە دەبێ هەوڵ بدەین کە هێزی خۆمان بۆ بارهێنانی هاوایینەکانمان و هێنانی کەسانێکی زۆرتر بۆ سەر ئاینی مەسیحیەت بەکار ببین. تاکەی دەبێ دەستە دەستە لە هاودینەکانمان لەبەر چاومان بکوژن. بۆچی دەبێ بێدەنگ بین؟ بە بڕوای من دەرد و کەسەر و ڕەنجی جۆر بە جۆر لەم کاتەدا بۆ ئێمە عەبادەتێکی یەکجار گەورەیە. ئێوە ئەگەر خەڵک دژی حکوومەت هەن نەدەن، هیچ کێشەیەک لە نێوان مەسیحیەکان و ڕوومیەکاندا پێش نایات. ئایا پێشوامان مەسیح ئێمەی لەسەردانەواندن بۆ زاڵم لۆمە نەکردووە؟ ئێوە مافیەوەتان نییە جانی خەڵک لەبەر هیچ بخەنە مەترسیەوە. دەسەڵاتی خودای گەورەیە و هەر کەس کە پێی خۆش بێت دەیدات. کەوابێ هیچ دەسەڵات دارێ نییە کە دەسەڵاتی خۆی لە خوددا وەرنەگرتە بێ. خوددا دەسەڵاتی خۆی بە پێغەمبەران و پیاو چاکان دەبەخشی.
بێگومان دەسەڵاتی ملهوڕان دەسەڵاتی شەیتانیە نەک خودایی. ئایا هێزی ئیبراهیم و نەمرود، فیزی موسا و فێرعەون یا ئیسا و هیرود یەکێکە؟ سەلام لە پیاوی خوددا. سەلام بەخێر هاتی گالووس. ڕۆژگارت خۆش بێ. گەورەمان ماکسیمیلیان چی دەکات؟ ئەو منی ناردۆتی ئێرە، وتیان بە حەشارگەی ئێوەیان زانیوە هەرچی خەیاتر ئێرە بەجێ وێڵن. یانی مەترسی، یانی ئەوەندە نزیکە؟ جەنابی ماکسیمیلیان بێجێی وریایی نادات. پەلەکەن نابێ دەرفەت لە دەست بدەن. زۆر باشە، ئێوە بڕۆن ئەمنیش دێم. لە پێشدا دەبێ ئەمانە بەڕێکەم. بڵێ ئاگایان لە خۆیان بێ، ڕەنگە ئێرەیان خسبەتە ژێر چاوەدێری. برایان، هەریستا هەواڵیان بە من داوە کە ئێرە هێمن نییە. لەسەرخۆ و بە ئەسپایەوە ئێرە چۆڵکەن. 3 ڕۆژی دیکە لە قەبرستانەکانی دەوروبەری شار یەکتر دەبینینەوە. ئێوە بەو کارەتان هەم پێچەوانەی یاساکانی ئاینی مەسیح بە خەڵک فێر دەکەن و هەم جانی ئەوان دەخەنە مەترسیەوە. خدای گەورە هەمومان ڕێنمونی بکات. ئەگەر پەراماریاندا سەر ئەوێ و خەڵکیان قەڵاچۆ کرد، چ کەسێک وەڵام دەداتەوە؟ دەبێ هیوامان بە لەتفی خوددا بێ. هەرچی خوددا بیەوێ هەرەوە دەبێ. مامۆستا ئەگەر بە پێویستی دەزانم منیش لێرە بمێنمەوە. نا، بڕۆ، نیگەران مەبە، منیش لێرە دەڕۆم. خودات لەگەڵ. هی لێرەدا چ دەوێ ناپیاوی شۆڤەر؟ هیچ من لێرەوە تێدە غەڵەتت کرد. تەنیا جارێکی دیکە تۆ لێرەدا ببینم زیندوو نامێنی. تێگەیشتی؟ بڕێڵە!
دانگوباس ماتیوس خاوەن شکۆ جلیۆس لازەڤیلی جولەکە هەوڵگەلێک هەیە. لێرە چی دەکەی؟ مەگە بە تۆمە کوتبوو ئاگات لە دنیا بێت. بەڵێ فەرمووت، بەڵام تاوێ لەمە بەرکابراایك بە دروشکەوە ئەوی دەرکرد. ئەمنیش بە پای پیادە نەم دەتوانی بە دوایە بڕۆم. دەی بۆچی پیادە؟ ئاخر قوربان نیازم بە ئەسپ نەبوو. وام نەدەزانی کە ئەو دەرباز بێ. چۆن لەم کۆشکەوە هەواڵەکان گەیشتوەتە دەرەوەی کۆشک؟ دروشکە چێکەت ناسی؟ دەم و چاوی خۆی داپۆشی بوو، بەڵام وابزانم دروشکەی جەنابی ماکسیمیلیان بوو. ماڵی ماکسیمیلیان خەژەر چاوەدێری بزانە دروشکەکە هەرەوەی یاننا. بڕۆ بەسەر چاو قوربان. بەر لە خۆرەوە دەبێ بگەڕێمەوە بۆ شار. نیگەران مەبن، هێشتا دەرفەتمان هەیە. ئەمن ببەخشن خاوەن شکۆ، دەتوانم پرسیارێکتان لێکەم؟ ماتیوس تۆ نزیکترین دۆستانی منی، هەرچی دەوێ بپرسە. دۆژمنی ئێوە لەگەڵ ماکسیمیلیان لەبەر چیە و لەکەیەوە دەستی پێکرا؟ چۆن کومەتمانم پێتەوێ دێڵێ. من چەند ساڵ بوو کە هێلێنم خۆش دەویست و دیوکلیتیانوس لەم کارە ئاگادار بوو. بەڵام بە هاتنی ماکسیمیلیان دیوکلیتیانوس دوو دەستی کچەکەی پێشکەشیەوە کرد. من هەر لەو ڕۆژەوە بڕیارمدا کە پیشان بدەم ماکسیمیلیان شیاوی هێلێنی نییە و خەیانەتکارێک زۆرتر نییە بۆ دەستێ لەمێنم. باڵگەگەلێکیشم لەوە کۆ کردووەتەوە کە لە گوزارشێکدا بێ دیوکلیتیانوس دێڵم. ئەگەر سەرنجی نەدا گزارشی دووهەم دەنووسم بۆ ئەمپراتور ئادریانوس. بۆچی جەنابی دیوکلیتیانوس و خاتو هێلێن ماکسیمیلیانیان بەسەرەوەدا هەڵبژارد؟ ئەمە دەچێتە سەر دەسەڵاتی هەر کام لە ئێمە لە ڕووندا. ماکسیمیلیان کوڕی سەناتۆرێکی ڕوومیە و من کوڕی ئەفسەرێکی قەدیمی ئەرتەشی ڕوومم. کامان دەتوانی پشتیوانێکی باش بۆ حکوومەتی دیوکلیتیانوس بین؟ بەداخەوم قوربان. لێگەڕێ. ئێمە بۆ کوێ دەڕۆین گالووس؟ ئێوە دەبێ بە ماوەیەک لە شار دوور بن. چۆن؟ دڵارستان پڕە لە حەشارگە. ئێوە چەند ڕۆژێ خۆتان بشارنەوە تا وڵات ئەهوەن دەبێتەوە. بەم چەشنەی ڕوومیەکان لە ئێوە غافڵ دەبن. من هەموو ڕۆژێ بۆ ئێوە خۆراک دێنم. نا، من تەنیا نیم. نابێ لە بەرگانی خۆم ئەرکی سەرشانم لەبیر بەمەوە. کۆبوونەوە و بانگێشتن لە خەڵک درەنگ نابێ. پاشانی دەرفەتی ئەم کارەمان هەیە. بەڵام من و هاوایینەکانم سێ ڕۆژی دیکە لە قەبرستاندا یەکتر دەبینینەوە. کەوایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ. نیگەران مەبە گالووس. دەکرێت تاوێ گوێ ڕاگری بۆ قسەکانی من؟ گوێ ڕادەگرم. نا، گوێ ڕاناگری. نازانم وای لەنەو کام دنیادا. ڕاستەکەی بم بۆ هاتنە.
هەواڵی هاتنی ئەمپراتور بۆ فیلادلفیای مێشکی بە تەواتی بە خۆیەوە خەریک کردوم تەنیا بەسە هەڵەیەک بێتە پێش هەموو شتێک خراپ دەبێت تەواوی هیواکارمان بە جارێکدا پوچەڵ دەبێتەوە تەنە بریا بەجێگەی ئەم هەموو بەرزەفریە کەمێکیش سەرنجی کاروباری گرنگت دابە. ئاتەنە تۆ نازانی کە هاتنی ئەمپراتور بۆ ئێرە چەندە دەتوانێت بناغەکانی حکوومەتی من لە ڕوومدا پتە و کاتەوە. جگە لەمەش بیرەوەریەکی زۆرم بۆ زیندوو بووەتەوە. چ ڕۆژانێکم لەگەڵ ئادرنیانوستا هەبوو هەروە دەزانم دوێنێ بوو. شەڕی بەینول نەهرەین چ شانازیەکی گەورە. لەو کاتەدا من لە فەرماندەرانی لێژیۆن بووم. ئادرنیانوس فەرمانیدا کە مەلەکانی فاڵگرتنیان دەرهێنا و کە هەندانی کردە بەریان. ئای خوددا بە چ تا مەزرۆیەکەوە دەیان خوارد. ئەمە نیشانەی ئەو بوو کە ئەو شەڕە بە قازانجی ئێمە دوایی دەهات. هاتنە سەرکەوتنیشی گەورەمان لێ پێشدا بوو. چ بەخت و ئێقباڵێ چ بەخت و ئێقباڵێ. بە دوای ئەوەدا ئادرنیانوس بە دڵنیاییەوە چەند هەنگاوێک بەرەو شار ڕۆیشت و بە دەنگی بەرز هاواری کرد ئاهای ئەگەر خودایانێک لەم شارەدا هەنگووە بۆ من ڕابگرن من لە ئێوە داوا دەکەم کە لە ماڵەکان و معبەدەکانی شار دوورکەونەوە و فرمێسکی خەمیان بۆ دابڕێژن و لە بەرامبەری نێزەکان تیرەکان و شمشێرەکانی ئێمە لەم خەڵکە بەرگری مەکەن و بهێڵن کە ئێمە بەسەر کەوتنەوە بینە ناو شارەکەی ئێوەوە. فاتح نەمکوت کە بە قسەکانی من گوێ نادەی تۆ لە ئاواتەکانی خۆدا نۆخم بووی. زۆر باشە گوێ ڕادەگرم ئێستا بڵێ گوێ ڕادەگرم. وا دەزانی کە ئادریان چ کەسێ دەکاتە جێگیری خۆی؟ نازانم. مەگەر نەتکوت کە پیشینەی دۆستیت لەگەڵ ئادریان زۆرە؟ بیرەوەریەکانی ڕابردوم لەگەڵ ئادریانۆس تاوێکی لە مێشکم ناچێتە دەرەوە هەموو کاتێک بیری لێ دەکەمەوە. مەبەستم وە بیرهێنانی بیرەوەریەکانی ڕابردوو نەبوو. دەمەوەی بڵێم لەم دۆستیەت دەتوانین بە باشترین شێوە کەڵک وەربگرین. بە مەبەستی چامانجێک لە ئەو داوا بکەن لەبەر دۆستیەکانی ڕابردوو بۆ پاداشی نەجاتی گیانی ئێوە بۆ جێگیری خۆی هەڵبژێرێ. هەرچەند ئامانجێکی زۆر بەرزەفرانەیە بەڵام بۆ جێبەجێکردنیەوە دەکرێت هەوڵ بدرێت زیانیشی نییە. بۆچی بەرزەفرانە؟ مەگەر لە لێ هاتووی و کارامەی خۆ دڕدونگی یا لە دۆستی ئادریان؟ هیچ کام لە بڕیاری سێنای ڕۆم گومانم هەیە. وا دەزانم تەنانە دەگەر ئادریانوسیش قبوڵی بکات ئەوان قبوڵی ناکەن. بەڵام زیانێکی نییە. بەردەیکە و دەی هاویژین نازانی خاوەنشکۆ چەندە خۆشە پاڵدانەوە لەسەر تەختی خاتوونی هەوڵی ڕووم. ئەم ئاواتە هەموو کادوا لە بیرروزەینمدا. کەوابوو پێشنیار دەکەم بۆ خۆشت هەوڵ بدەی. شەڕۆن خێزانی ئادریانوس دەم سەفرەدە لەگەڵیدایە لەگەڵ ئەو دۆستایەتی خۆتدا بمەزرێنە. ژنان لە بڕیاردانی مێردەکانیاندا دەورێکی گرنگیان هەیە. هەرچەند پێم خۆش نییە بیبینم بەڵام پێشنیارێکی خراپ نییە. دڵنیا بە هەر ئەم کارە دەکەم. علی جناب جولیوس درود بۆ خاوەنشکۆ دیوکلیتیانوس. جەنابی جولیۆس باسی شار بکە. هەموو شتێک باشە. تانیا نەگەرانی من لە ناوخۆی کۆشکە کە هەواڵەکانی دەگاتە دەرەوەی کۆشک.